بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين، أما بعد. السلام السلام عليكم ورحمة الله وبركاته. هاي لزنجيرة باسي قيامة روجي دوائي قشتين بابتي يوي لبداية ولا نشان كاني عقيبة خيري وشري وأسباب كانوا وكار كانوا هتا ديت أخواروا دوایەوە وەفاتکردن و مردن و هەتا قەبر. ئێستا ئێمە گەیشتینەوەی بابەتەوەی ئینسانەکە کە ڕوحی دەرەچێ. پاش ئەمڕۆ بابەتمان ئەوەیە ئەعمال تنفع بعد الموت، واتە کردارەکان ئیسفادەی هەیە بۆ مردووکە. مردوو چی ئیسفادەی بۆ هەیە؟ پێشەوە بچینە سەر ئەوەی چی لەسەر کەسوکاری مردووە کە دروستە بیکە و چی دروست نییە لەسەر کەسوکاری مردوو کە نەیکە. تەبعاً بە کورتی دوو خاڵ هەیە ئەوەی کە کەسێکی ئەمرێ ئەبێ ئەم دوو خاڵە ڕچاو بکە و دەستی پێوە بگرێ. یەکەمیان ئەسەبر الجەمیل، خۆڕاگر بێ لەو کاتە، چونکە کاتێک لێت ئەقەومێ موسیبەت، گەورەترین موسیبەت لە دنیایە ئەوەیە کە خۆشەویستێکت ئەگەڕێتەوە بۆ لای خوا. ئیتر مناڵە، ئیتر خێزانتە، ئیتر باوکتە، براتە، ڕەفیقێکی زۆر نێزکتە، لەو کاتەدا کە موسیبەکە و هەواڵەکەت پێڵێ ئەبێ وریابیت. لەو کاتە شەیطان دێت وەلات ئەوێتی شتێ بکێ خوا لێت ڕازی نەبێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دایە لای گۆڕستانێکە، بینی ئافرەتێک زۆر هاوار بێژین دەنگی بەرزە بێتەوە و خۆشەویستێک کوڕێکی مردبوو. پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم فەرمووی ئارام بگرە. ئەو شوتی نەیناسی، پێغەمبەری نەناسی. فەرمووی ئەگەر تۆ لە جێگەی من بی وەک من ئەکەیت و ئارام ناتوانی بگری. پێغەمبەری خوا دای لێ ڕۆیشت. دوای وتیان پێ ئەی فڵان ئەوە نەناسی ئەو پیاوە کێ بوو؟ وتی نە. وتیان ئەوە پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵاتو وەسەلام. ڕاستەوخۆ چوو بۆ لای پێغەمبەری خوا سەڵەم فەرمووی ئەی پێغەمبەری خوا داوای لێبوردن ئەکەم نەمزانی تۆی. ئەوەش فەرمووی الصەبر عند الصەدمة الأولى، خۆڕاگیری لە یەکەم هەنگاوایە، لەو کاتەیە کە خۆشەویستەکەت ئەمرێ. کەواتە خۆڕاگر بە هەوڵدە کۆنتڕۆڵی خۆت لەدەست نەدەی. هەیە لەو کاتە خەڵکێک کۆنتڕۆڵی خۆی لەدەست ئەدا، هەندێک شتەکە ئیسفادەی بەخۆی نییە و بە مردووەکەشی. دووەمیان لەو کاتەی کە هەواڵەکەت پێڵێن ئەو شە بڵێ ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون. ئەمە با لەسەر زارت بێ، چونکە خوای گەورە لە قورئاندا بوشرا ئەدا، موژدە ئەدا بەو کەسانەی لەو کاتەی موسیبەتێکیان هەبێ کە ئەماڵی. چونکە بۆ یەکەمیان و دووەمیانش وە خراپەکانش کە نیشانەکانە باسیەکەین. کاتێ تو موسیبەتێک لێ ڕوەدا خوای گەورە مەلایکە ئەنێرێ ئەڵێ بزان عەبدەکەم چییە. ئەگە خۆڕاگر بووی ئینا لله، ڕازی بوو بە قەدەری خوا، ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون. ئەگەر ئەمە توت ئەو کاتە مەلایکان ئەگەڕێنەوە بۆ لای خوا جەل جەلالوه لە حەدیسی صحیحاتوە، ئەڵێ ئەگەڕێنەوە بۆ لای پێغەمبەر، بۆ لای خوای گەورە. خوای متعال پیان ئەڵێ بەندەکەم چی وت؟ علمی هەیە، خوا خەبیرە عەلیمە، بەڵام ئەمە بۆ ئێمەیە. بە مەلایکان ئەڵێ بەندەکەم چی وت لەو کاتەدا؟ ئەڵێن خوایە سپاس و ستایشی تۆ، سەبر و ئارامی زیاتر هیچی نەوت. دە ئەڵێ ماڵێکی لە باشتا بۆ دروستکەن ناوی بنن البەیت الحەمد، سوپاس گوزار. ماڵێکی بۆ دروستکەن لە ناو باشتا ماڵی سوپاس گوزاری فڵانی کوڕی فڵان، چونکە موسیبەتێکی لە قەڵبە. ئەمە ئاوە، ئەمە هەم ئیسفادەی بۆ تۆ هەیە هەم بۆ مردووەکە. دووەمیان ئەوەی کە خراپە، زەرەری هەیە بۆ خۆت و بۆ مردووەکە. دەنگ بەرزکەیتەوە، ناشکوری بکەیت، ئافرەتان قژی خۆیان بڕێنن بدەن لە سێنگی خۆیان. ئیتر هەندێ ئەم حاڵەتانەی کە ئەمانە نەسوودی هەیە بۆ تۆ بەڵکو زەرەرشی هەیە بۆ مردووەکە.
تۆگە مردۆکەت خۆشگەرەکە ئەمانە مەکە، چونکە ئەمانە سوودی نییە. شتێک کە سوودی بێ بۆ مردۆکەت تازە ئەبێ ڕازی بی بە قەراری خوا ئەمە قەراری داوە لەسەر ئەوەی کە ئەمە بێت. ئەم دوانە ئیماندارە. چیمان سوودیە بۆ مردن؟ یەکەمیان إذا مات الإنسان انقطع عمله إلا من ثلاث. كاتي مرۆڤ ئەمرێ لە دوای خۆی سێ شتێ سوودیە ئیماندارن. یەکەمیان صدقة جارية، خێرێکی بەردەوام، خێرێکی صدقة یعنی خێر. ئیتر کۆی کەرۆ لە ژێر ئەم قسە هەرچی خێر هەیە لە ژێر ئەم قسە خێر بێ بۆ مردوو چاک، لە وشەیەکی کەم حتا درهەمێکی کەم ئیسفادەی بۆ مردوو هەرچی ئەەکەیتە صدقة ئەڕوا. وعلم ينتفع به، علمێ زانیاریەک کە لە دوای ئەوە بمێنێتەوە ئیسفادەی بێ خەڵک ئیسفادەی لێ بکە. خوێنەواری ئەمەش دۆمیان. سێمیان والولد الصالح، مناڵێکی ئەولادێکی صالح چی بکە؟ دوعای بۆ بکە. ئەمە ئیمانداران ئەمە لەم حەدیثە سیانی وتو. حەدیثێکی ترمانەیە زیادی کردووە بەم سیانەوە ڕانەوەستاوە. فەرموویەت ئەگەر ئینسان کە وەفاتی کرد کردەوەی چاکە و خراپەی لێجیا بۆ لە دنیا چووە بۆ قیامەت، یەکەمیان علم، دووەمیان ئەوەی ئیسفادەیە ئەولادێکی صالح، سێمیان مەصحەفێک بخاتە مزگەوت، مەصحەفێک بداتە ماڵێک. بەڵام لەیرە وتێتی مەصحەفێ بکاتە وەرەثە. مردوویەکت مردووە مەصحەفێ بخە مزگەوتێک کە دانەندرێ نەخوێندرێتەوە، بیخە مزگەوتێ بخوێندرێتەوە، بیدە ماڵێک بیخوێنێتەوە. گەورەترین خێرەمە حتا لێی بخوێندرێتەوە مردۆکەت تۆ شەریکە لەو ئەجر و پاداشتە. یان بینای مزگەوتێک ئیمانداران بتوانی مزگەوتێ بکەی گەورە بێ لە شارە لە لادێ، بەردە نوێژێ بکەی ئەگەر نەتوانی. خەڵک بە ڕێوار هاچێ بەسەر ڕێگا هاچێ بەردە نوێژەکە. ئەو یەتیمەن، یان یەتیمە یارمەتی یەتیمە بدەی، یان یارمەتی کەسێ بدەی کە بە سەفەر هاتچووە عابر سەبیل بەشی نەکردووە پارە، یارمەتی بدەی بۆ بەشی بکە. یان بۆ نمونە چاڵێکی ئاو بکەی بیرێک لێ بدەی. یان صەدەقەتون کە خەیرێک بکەی فی صحەتی و حەیاتی لەگەڵ ژیانی خۆتدا، ئەو کردەوانی کە دەیکەی مردۆکەت شەریک قوربانیەکەی. هەرچی خێرێکی تر ئەەکەی لەگەڵ خۆتا شەریکی. یان مستەشفایەک ئەەکەی، یان دەوایەک ئەکڕی لای سەیدەلێک دایەنەی بۆ کەسێک بۆ نەخۆشەکان، یارمەتی هەژارە دەی. ئیتر ئەم حەمکە خەیرانە کۆ ئەبێتەوە لەژێر ئەم حەدیثە هەندێکی باس کردووە. ئەمجا سێمیان ئیمانداران إن الله تصدق عليكم عند وفاتكم بثلث أموالكم زيادة لكم في أعمالكم. كاتي إنسان أمريه نابێ هەموو ماڵەکەت بکەیتەوە کە هەمووی بکەیتە خێر، نابێ. شەرع ئەگە ئەو مردووە وەسیەتی کردبێ نووسیەتی بڵێ هەموو ماڵەکەم بکەنە خێر، نابێ، با وەسیەتی کردبێ. شەرع کابراتە لای خزمەتی پێغەمبەری خوا سەڵ فەرمووی ئەی پێغەمبەری خوا ماڵەکەم هەمووی وتی نا بیکە سێ بەشێکی لەوە بکە کەچی بیکە خێر، باقەکەی بۆ کەسوکارەکەت دانە بثلث ماله، کەواتە لەوەی کە بیکەی. ئەوش کەواتە سەدەقەیەکی جاریە ئینسانی ئیماندار و بڕوادار بیکە. خاڵێکی تر وەسیەت ئیماندارن ئیسفادەی هەیە بۆ خۆت. ئیسە من وەسیەتێک دەکەم، تۆ زۆر جار ئێمە لامان وەسیەت وەکەوەی وەسیەت دەکەین لە ناوێژە بۆ ئەمری وەسیەتەکەی وازانێ بمری ئەمجا بێ وەسیەت بکە. نا، تۆ وەسیەت کە ئینسانی وایە ئەمرێ خێزانەکەی نازانێ پیاوەکەی خەریکی چییە، پیاوەکە نازانێ هەندێک حاڵەت هەیە لە ئافرەتەکە نازانێ، چونکە ئەبێ بزانێ تۆ ڕۆژانە مامەڵەکەی لە دەرەوە، ئەبێ تۆ وەسیەتێ بنووسی لە دوای خۆت من ئەمانەم هەیە، ئەوەنە قەرزاری فڵانە، ئەوەنەی لای فڵان کەس ئەوەنە پارەم هەیە، ئەمەین فڵانە، ئەمە فڵان درێوەتە لای من بۆ فڵان کەس، ئەمە بۆ ئەوە، ئەوانەی هەتە بینووسی لە خشتەیەکات و دوای تۆ ئەگە شتێک بوو بۆی لە دوای تۆ شتێ جێمە کە تۆ نەمای ئەمانە چۆن خەڵک بزانێت چۆن ئیسپاتی کەن هیچ نامێنێ. چکە زۆر جار ئەمانە ئەبێتە کێشەیەکی گەورە لە دوای خۆت، ئەبێتە کێشەیەک بۆچی بۆ جەماعەتی وەرەثە،
ئەو تێ ئەڵێ وەسیەتی کردووە کە دێتێ ناوم ئەوە تا پەنجەی ئیمزای کردووە تۆ ئەستەن ئاگا لە دنیانەوە پەنجەی ئیمزایم پێ کردی بڕۆ خواحافیز زۆر جار ماڵەکەت داگیرەکرێ دەڕگەی کوڕەکەت کچەکەت براکەت کەسوکارت بۆ لەبەری تۆ وەسیەتێکی جوان و شیرین نەنووسی لەسەر کاتیای لەسەر جێگا 50 تەوقیع و ئیمزات پێیەکەن لە شەرعا هیچی حەساو نییە چونکە ئینسان هەتا ئاگای لە خۆیە وەسیەتی تەواوە کەوتە بانجێگا شەرع وەسیەتی بۆ قەرار نادا با 50 100 هەزار وەسیەت کە لە شەرعا وەسیەتەکەی ناخواتەوە چونکە احتیمالی لە بیرچوونیە چونکە احتیمالی بە زۆر پێی بکەن چونکە احتیمالی خۆی نیکە ئەم احتیمالانە نابێتە جێگای یەقین کە نەبووە جێگای یەقین ئەبێتە جێگای شەک لە شەرعا اليقين لا يزول بالشك قاعدة شرعية هر شتێ کە یەقین بوو شتێ گومان بوو لەسەر گومان ئیسلام بنیادی شت نانا ئیماندارە کەواتە وەسیەت بکەین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێمانی وتووە وەسیەت کەن دوو شەو بەسەرتان ناچوو وەسیەت بکەن عەبدوڵڵای کوڕی عومەر ئەڵێ ئەم حەدیسەم بیستووە لە ژیانمە لە دوای ئەو حەدیسە تا مردوومە شەوێ نەخەوتمە بێ وەسیەت ئللا وەسیەتەکەم کردووە خاڵێکی تر قەرز ئیماندارە ئەمە دەردێکی کوشندە قەرزی خوا قەرزی خەڵک قەرزی خوا چییە ڕۆژوو نەذر حەج عەمرە ئەمانە گشتی قەرزە ئەتوانی بیدەیتەوە چونکە کابراتە خزمەتی پێغەمبەری خوا سەموتی کەسێکم مردووە ڕۆژی لەسەرە چی بکەم وتی ڕۆژەکەی بۆ بدەرەوە کەواتە قەرزی خوایە ئەمجا فەرمووی حەج وتی حەج بۆ خۆت بکە و حەج بۆ ئەوش بکوە کە مردووە ئەمجا نەذر واجبە من نەذرێکم کردووە لەسەر خۆم لەسرم ناکەوێت تا نەذرەکە نەکەم ئەبێ نەذرەکەش بڵێ و ئەوەکانی تریش ئیماندارن حەقی دووەم حەقی خەڵک چیت هەیە لای خەڵک ئەمەش مافێکە ئەبێ بیدەیتەوە چونکە نەیدێتەوە کاتە ئیسفادەی نابێ ئیمانداران دوایی زەرەر ئەکا بۆ ئەو کەسەی کە مردووە و سوود چی نابێ بۆ تۆ و ئەگەر تو ئەمانەت کرد سوودیە بێ مردووەکە ئەمرێ قەرزی خوای لەسەر نییە قەرزی خەڵکیشی لەسەر نییە کەواتە مردووەکەت بە ئیسراحەت ئەژی لە ناو گۆڕدا ساحی بەرزەخ هەتا ڕۆژی دوایی حەدیسەکان هاتووە پێغەمبەری خوا باسمان کرد صلى الله عليه وسلم أفرمي قد حجينا كدوا أي حجي بوبكم فرمي بلي بيغمري قاسم من مات وعليه الصيام فصام عنه وليه هركس يمرد ورجو لسربوبا ولي أمريكي كسكاركي رجوكي بوبقريتوا خالكي تر استفادة جيني بمردو أو كسيك أمريه نيوجكا كخلق سسري نيوجك تشلكس هشتاكس صدكس موحد ئەم فەرمایشتە هاتووە لە پێغەمبەری خۆشەویستەوە عليه الصلاة والسلام کە ئەهلی موحد بنچل بە 100 نوێژکەن لەسەری ئینشاء الله خوای گەورە لەو بەندەیە خۆش دەبێت و خاڵێکی ترمانە ئیمانداران کەوەی سوودی ئەمانە گشتی متفق خاڵێکی ترەیە بە کورتی باسەکەم لە خزمەتتانە ئەو شەوەی ئایا قورئان بۆ مردوو ئەچێیان ئەمە قەت خۆتان مەدەن لە مەسەلە خلافیە چونکە شتێکی گەورە نییە زۆر ئاسانش نییە کە تۆ من قسەی تیا بکەین تۆ بڕۆ تەفاسیلی ئەم وەزعە بخوێنەوە زۆرە چونکە ئەمە هەندێک عولەما ئەڵێن ئەڕوا هەندێکی ناڕوا ئەیتر با ئێمە بە جوانی لەو شتە بە کورتی لە خزمەتتانە باسەکەم هەر شافعی دوو ڕەیەیە ئیمام نەووی ئەفەرمێ ناچێ هەر ئیمامی نەووی ئەزا ڕەحمەتی خوا لە هەموویان بێن لەسەر مەزهەبی شافعیە قورئان ئایا خۆت بیخوێنی بەس بە تەنیا بۆ مردووە چێ باس لەمەیە ئێستا ئێمە هەمومان قورئان خوێنین ئەڵێن خوایە خەیری ئەم قورئانە بۆ خۆمان و مردوەکانمان ئەمە گومانی تیانی و ئەڕوا ئەمە قوربانیەکە وایە باشترین حەلیش ئەمەیە ئەو قورئانەت خوێن بڵێ خودایە شەریکی کە مردوەکانم لەم خەیرە خەیری خۆم خەیرەوە ئەمە 100% ئەگەیە پێی بەڵام ئەوەی کە ناگەیە بۆچی قورئان خلافەیە چونکە قورئان نەسی سەریحمان نییە لەسەری بڵێ قورئان ئەچێ بەڵام عولەمایان هاتوونە جێیان کردێتەوە لە جێی ئەوەی کە ئایا دوعا بۆ مردووە چیە ئەڵێن قورئانش دوعایە زۆرینێ ئایەتەکانی ناو قورئانش هەر دوعایە جێیان کردێتەوە لەم فەقەرە ئیمام شافعی ئیمامی نەووی ئەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێن ناچێ
بەڵام کۆمەڵێک لە ناو شافعی دەڵێ ئەچێت یەکێ لەوانەش کە پشتگیریانەکە ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل ئەژێ ئەچێت. طبعا ئیمامی ئەحمەد یەکێ لە ئیمامە ڕێزە گەورەکانە، قائیدی سوننەی. ئیمامی حەنبەلی ئەبی قودامە لە مغنی جوزئی 2 ئەفەرمێ یەصیل ئیلەی، ئەگەڕێتەوە ئەچێ بۆی. ئەحناف ئەفەرمن ئەمان ئەچێت بەس ئەو حەدیسە و بەڵگەیان هێناوە بەڵگەکەی کە ضەعیفە. لەناو ئەمانە کە دەینەوە شێخ الئیسلام تەوزیحێکی جوانە دا لەسەری ئەمە، تەفاسیلێکی زۆرە طبعاً بەس بە کورتی باسێکم لە خزمەتدانە. کە شێخ الئیسلام ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئەمانە هەمووی ئەگەر کۆ بکەینەوە باش وایە هەرچیت کردووە مردووەکە خۆ شەریکە لەگەڵی، بۆی دەربچین لە مەسەلە خلافیە ئەڕوا ناڕوا یەکی ئەڵێ یەکێ با ئێمە دەرچین لەم مەسەلە خلافیانە دێین ڕەیەک دانین بۆ خەڵکەکەمان بۆ مسڵمانان، بۆی نەبێتە مەعاوشت، بۆی بێژین کاکە فەرمو قورئان بخوێنە بەڵێ بەڵام خۆ شەریکە لەگەڵ قورئانەکە و مردوو زندوو تێکەڵکە هەڕوا بووی. هیچ ئیشکالی نییە، یەک زانا و یەک عالم نییە بڵێ بەم شێوازە ناڕوا. زۆر ئاسایی ئەگە کەسێک وتی ئەڕوا ئەوە قسەی ئیمامێکی بەڕێزە، ئەوە کە شوتی ئەگە ناڕوا هەر قسەیەکی ئیمامێکی بەڕێزە، هەردووی لە شەرعا. چونکە ئێمە نە ئیمامین، ئێمە نە موفتین، ئێمە نە موجتەهیدین، هیچ کامنینی. بۆی ئەم مەسەلانە مەسەلەیەکی ئاسان نییە کە قسەی تیا بکەین. بەڵام حەج و عەمرەکە و ئەوانی تر ئەوانە حەدیسی سەریح هاتووە لەسەر، بۆیە بە سەریحی ئەڵێین ئەگەیە پێی، بەڵام ئەمانە نە. چونکە ئینسان بتوانێت بۆ مردووەکانی بە تایبەتی مانگی ڕەمەزانە خەیر بکا بۆ مردووەکەی چاوەڕێتیەوە، ئیسا لە قەبرەکەی چاوەڕێتی، چاوەڕێ یەک سوبحان ئەڵڵای تۆیە، چاوەڕێ یەک خێرێکی بچووکی تۆیە مردوو. ئینسان بتوانێت خێر بۆ خۆی زۆر کۆکاتەوە، مردووەکان ڕاستە بەس تۆ ئەوەنە خێر مەکە، یعنی ئەوەنە خێر هەموو شتێ بدەیتە مردوو خۆت بەفکر بچێت. هەندێکمانەیە مەشغوڵە بێ هەرچی خێرەکانی هەنێرە بۆ مردوو سێرەکەی تەرازووی چاکەکانی خۆی کەمتر لە مردووکە. خوای گەورە ڕەحمان لێ بکە، عاقبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە.